بۆ بەدەزێنانی لێخۆشبوون و ڕەزامەندی خوای گەورە بێدارن. شەوانی قەدر و کۆتا شەوەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز مزگەوتەکانی هەڵەبجە جمەیان دێت و هەمووان بە قورئان خوێندن و نوێژ و پاڕانە و پەرستشەکان زیندوی دەکەنەوە. یەکێک لە جوانەکانی شەوی قەدر ئەوەی پێکەوە سەیری بە ساڵات چوویەکە، سەیری گەنجێک بکە، سەیری لاوێ بکە، سەیری مناڵەکان بکە، زۆر بە جۆشەوە بەشداریەکەن هەر هەمویان. ئیمامی نەوەوی و ئیبن حەجەرە فەرموون لەم شەوە کە خێر و من ئەلیف شەهر قورئان بخوێنی خێرەکەی لە 1000 مانگ زیاترە. تەسبیحات بکەی، جەماعەت بکەی، دانیشی ئەتیکاف بکەی، یعنی عیبادات هەر هەمووی کۆ بۆ تۆ لێرە لە زیکر، لە قورئان، لە ئەتیکاف، هەموو شتەکانی تایە، قیام و لەیلی تیاکەی. بۆیە کاتێک کە سەیرێکی ئەبینی هەموو چین و توێژەکان بە جۆشەوە. خێر و پاداشتی شەوی قەدر زیاترە لە 1000 مانگ. ئەمە فەرمایشتی خوای گەورەی و بە تامەزرۆییەوە گەورە و بچووک، ژنان و بەساڵات جوان خەویان لە چاوەکانیان تۆراندووە تا ئەو پاداشتە گەورەیە بەدەستبێنن. لە بنەی ڕەمەزانەوە مەسڵە مانگی ڕەمەزان بە تایبەت شەوەکانی دەکەیت ئاخری زۆر پیرۆزە. پێویستە هەموو مسڵمانان زیندویکردنەوە سنەتێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم. چەند ساڵە ئێمە لە مزگەوتە هەموو شەوانی قەدر دائەنیشینە بۆ شێوەیە، بە شێوەیەکی ڕێوپێک زیندویەکەینەوە. بە نسبەتی منەوە لە 92 تا ئێستا وام لە مزگەوتە سەڵاتی پارشەوان منە یەکەم. سواز بۆ خوای گەورە ئەمڕۆ کە ئەبینین لە مزگەوتەکانە بە تایبەتی بڵێن هەڵەبجە، پارێزگای هەڵەبجە، سواز بۆ خوای بینی هەموو مزگەوتەکان پڕن لەیلەتل قەدر، ئەو شەوەی مەبارەکانە هەموو زیینوەکەنەوە. بە تایبەتی سەری مزگەوتەکەمانەکەن ماشەڵڵا پڕە لە ئەم گەنجە جوانانە، بەڕاستی جێی دڵخۆشیە ئەمڕۆ بۆ ئەو بەوکو دایکانە ئەم مناڵیانە پەروەردە کردووە. سپاس بۆ خوای گەورە مزگەوتی ئێمە وەکو باقی مزگەوتەکانی کە لە هەموو ساڵێکدا لە هەموو کاتێکدا پڕبووە لە نوێژ خوێنان، پڕبووە لە قورئان خوێنان. لەم ڕەمەزانیشدا پشت بە خوای گەورەم شەوانە زیینو دەکەینەوە. ئینشاءالله خوای گەورە عمرمان باقی بێت. ئینشاءالله ڕەمەزانمان بەسەداتێنە بەڕێنەتا لە هەموو گوناهەکانمان خۆشە بێ. دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆز شەوانی قەدرن و مسلمانانی جیان مزگەوتەکان ئاوەدان دەکەنەوە و بە جۆرە جیاوازەکانی عیبادات بەڕێ دەکەن. ئەویش بە تامەزرۆییەوە تا بانگی بەیانی بە ئومێدی لێخۆشبوون و ڕەزامەندی خوای گەورە شەوە تاریکەکان ڕووناک دەکەنەوە و دڵ و دەرونیان بە زیکر و دوعا و قورئان خوێندن ئاسوودە دەکەن تا گەیشتن بە لێبوردنی پەروەردگار. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.